بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. الحمد لله ثم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. بەڕێزان خۆشەویستان، لە بابەتی لەو زنجیرە بابەتەی سەبارەت بە حەصین بەیتەکە فی ضوئی القورآن الكريم ماڵەکەت تۆکمە و پارێزراو بکە لەژێر ڕۆشنایی ئاەتە پیرۆزەکانی قورآنی پیرۆز. لە زنجیرەی چارەم بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە، ئەویش دەچینە خزمەت چەند ئاەتێک لە ئاەتەکانی لە ئاەتە پیرۆزەکانی قورآنی پیرۆز، ئەویش سەبارەت بە بابەتێک ئێعریف نەفسەک، خۆت بناسە، بزانە تو چێ، بۆ ئەوەی کەوا هەر کەسێک خۆی ناسی خالیقەکەشی دەناسێ، هەر کەسێک خالیقی خۆی ناسی ذاتی ئەڵڵاه ئەو کەسە خۆشی دەناسێ. هەر کاتێک کە ئینسان خۆی ناسی ئینجا دەزانی چەند توانای هەیە بەرامبەر بە هێز و قودرەتی خوای گەورە ڕابوەستێ کاتێکەوە خۆی دەناسی و خالیقەکەی دەناسێ، دەزانێ. بۆیە خوای گەورە لە قورآنی پیرۆز دەچینە خزمەتێک یەکێک لە ئاەتەکانی قورآنی پیرۆز لە سوورەتی ئینفیطار خوای گەورە سوبحانە وتەعالە ڕوو لە تێگڕای مرۆڤەکان دەکا. یا ئەیوهە الئینسان، ئەی مرۆڤ، ما غەڕەکە بڕەبیکە الکەریم، تشتێک ئەتوی فریودایە، تشتێک وای لە تو کردیە مەغرور بی، لوودبەرز بی، خۆ بە گەورەزان بی، بڕەبیکە الکەریم، بەرامبەر ئەو پەروەردیگارەی خۆت کەوا ئەلکەریم هەچەندی خراپەی دەکەی ئەو بە خراپەی تو ناکە. ئەلکەریم ئەو خودایی کەوا خاوەنی کەڕەمە، بەخششە، هەموو شتەکانی تو هەموو خودی خۆشت و هەمووی هەیتت ئەو خودایە، ئەو بەخشندەی نواندیە و ئەو هەموو نیعمەتەی لەگەرت کردیە و کەڕەمی لەگەرت کردووە. بڕەبیکە الکەریم، ئەو خودایی خاوەنی ڕێز و شکۆ و گەورەییە. ئەگەر کەسێک عەقڵی هەبێ، ئەگەر کەسێک فکر کاتەوە، بەڕاستی جورئەتی ئەوە ناکا لوودبەرزی بنوێنێ و تەکەببر بکاو لە خۆبایی بێ و پشت لە فەرمانەکانی خوای گەورە بکە سوبحانە وتەعالە. ما غەڕەک، چ شتێک ئەتوی مەغرور کردیە؟ واتە شتێکی ئەو تۆ نییە ئەتوو پێی بنازی. بەڵام کاتێک کە ئینسان غافلە، کاتێک کە ئینسان بێ ئاگایە، کاتێک کە ئینسان عەقڵی بەکار ناینی، ئەو ئینسانە سوبحان الله وای لێ دێتن، یعنی لە خۆبایی دەبێ، زۆر خۆی پێ گەورە دەبی. خوای گەورە دەفەرمێت تۆ ئەو کەسەی کەوا ئەلەذی خەلەقەک، ئەو خودایی سوبحانەه وتەعالە خاوەنی نیعمەتە، ئەو ئەتوی خەلق کردیە بەو شێوازەی کە دەیبینی، فەسەواک، ڕێشی خستی، ئەو جوانی کە هەیتت، ها تەمەشای ئەو قۆڵ و باسکەت کە، تەمەشای ئەو پەنجانت بکە، تەمەشای شەکل و شێوەی خۆت کە جیا لە ناو هەموو مەخلوقاتەکانی تر بە جوانترین شێوە دروستم کردی، کەوا مای شکۆمەندی و گەورەیی بی. فەسەواک ئینجا فەعەدەلەک، خوای گەورە سوبحانەه وتەعالە ڕێشی خستی. واتە معنای چ ڕێشی خستی؟ یعنی ئەگەر تەمەشای ئەو دوو دەستەی ئینسان بکەی، هەردووشی لە یەک ئەندازەیە. جێچکەی ئینسان یەکێک لە یەکەکی گەورەتر نییە. چاوەکانی ئینسان هەر هەمووی تەمەشا بکە، فەعەدەلەک، سەری ئینسان بە ئەندازەی لاشەکەی مرۆڤە خوای گەورە خەڵقی کردیە. خۆ ئەگەر لەوەی گەورەتر بە زۆر زەحمەت بوو، هەڵ نەدەگیرە، ئەو ملە دەتوانی. بزانە ئەلەذی خەلەقەکە فەسەواکە، ڕێکی خستی، فەعەدەلەک، ئەو هەموو نیعمەتەی خوا کە لەگەری کردی، فی ئەی سوورەتین ما شاء رەکەبەک، فی ئەی سوورە، لە هەر شەکل و شێوەیەک لەو سوورەتەی کەوا ما شاء ئەوەی خوای گەورە ویستی لەسەر بووە، ڕەکەبەک، ئەتوی پێک هێناوە، دروستی کردی. ڕەکەبەک یعنی ئەتوو لە خودی خۆت یەکەو جار ئەوە دروست نەبووی، بەڵکو خوای گەورە تەرکیبی توی کردیە. خوای گەورە بە چەندین قۆناغ خوای گەورە ئەتوی خەڵق کردی. ئەها خوای گەورە دەفەرمێ طبقا عن طبق، واتە مەرحەلەتەن بعد مەرحەلە، یعنی ئەو ئینسانە قۆناغ بە قۆناغ دروست بوو. لێ لە ئاەتێشتر خوای گەورە وەصفی ئەو مرۆڤەمان لۆ دەکا، باسی دەکا کو دروست بووە. دەفەرمی هو الذي خلقكم من تراب، بیر بکەوە
ئەو خودایی ئەتوی خەڵق کردیە ئەو زاتە ئەو زاتەیە خوای گەورە تۆی دروست کردووە لە کاتێک کە هەربوونت نەبووی کاتێک کەوا من توراب کە باوکە ئادەمی خەڵق کردووە لە گڵی سەڕووی زەوی یاین تەمەشا بکە ئەگەر ئینسان لە زێڕ دروست بایە ئەگەر لە زیو دروست بایە ئەگەر ئینسان لە پێکهاتەکی زۆر بەرز لە بەردێک دروست بایە نا لە خۆڵێک دروستکرای کە لە بنپێی خۆتە ئاخیریشی دەچیە و ناو ئەو خۆڵە بزانە خەلەقەکم من توراب یعنی دائیمەن کە ئینسان بیر لە ئەسلی وجودی خۆی بکات و کافیە لەوەی کە بزانی ئەو ئینسانە خۆلیقە من توراب لە گڵی سەڕووی زەوی کە پێی لێ دەنێ هەموو ڕۆژێ لەسەری دەڕۆی لەوەی دروست کرای ثم من نطفة لە دوای ئەوەی کە لە باوکە ئادەم خەڵق بوو لەو گڵە ئینجا تۆی مرۆڤ دروست بووی لە دڵۆپە ئاوێ کە پێی دەوتێ نوتفە کە ئەو دڵۆپە ئاوە ئینسان کاتێک کە دەیبینی یعنی سبحان الله قێزەونترین شتە و کە ئینسان ڕەنگە ئەگەر بیبینی لە بەرچاوی خۆی هێرنجی دێتێ زۆر یعنی قێزەونە زۆر یعنی شتێکی پیسە من نطفە لە دڵۆپە ئاوێک ثم من علقة لە دواییدا ئەو دڵۆپە ئاوە جێگیر دەبی لە ناو ڕەحمی دایکت جێگیر بووە ئینجا ئەو دڵۆپە ئاوە لە ناو ڕەحمی دایک خۆی هەڵدەواسێ بە وێڵاش ئینجا وردە ئەو خوێنەی ئەو دایکەی وەردەگری حتا دەبێتە چیسە خوێنك يعني علقة لو تعلقت بيدك ئەگە بەدەستت کەوی یان بەعەستەم پەنجەت پێی بکەوی دەڕژێت و یعنی هەندە ناسکە سبحان الله من علقة ئینجا خوای گەورە دەفەرمێ ثم يخرجكم طفلا ئینجا لە دوایی ئەو ئینسانە دەبێتە مرۆڤێک دەبێتە کەسێک دەبێتە طفلا منداڵێک دەبینی منداڵی ساوا کە لە دایکی دەبی چۆنە سبحان الله يعني ئەو منداڵە ئەگە دایکە بە سینجی خۆی وەنەنێ شعور و ئەو عەقڵەی نییە بخوا شیرەکەی بخواتن هەتە گەشە و نما بکە ثم لتبلغوا أشدكم لە دواییدا ئەو منداڵە گچکۆکە کە هیچ دەسەڵاتی نییە کە لەو گۆڕی فڕیدا ناتانی قسە بکە هیچ توانایەکی نییە ئەو منداڵە وردە گەورە دەبی لتبلغوا أشدكم حتا دەگاتە تەمەنی خۆگری بەهێزی توانایی ئەو تەمەنەی کەوا تەمەنی تاعیری و توانابوونە ثم لتكونوا شيوخا ئینجا بیر لە حاڵی خۆت بکەوە کاتێ داخلی تەمەنی 65 و 70 ساڵی دەبی تەمەنی پیری ئینجا ئەو ئینسانە دەگەڕێتەوە هەمان تەمەنی منداڵی توانا نامینێ تاقەت نامینێ پشت دەچەمێتەوە چاوەکان زەعیف دەبن ئەو ئینسانە هەموو قەلبی دەبتا نەخۆشی ئەگەر نەخۆشیشی نەبی خۆ زەوق و سەلیقەکانی پێشی نامینێ گۆڕانکاری بەسەر هەموو پێکاتەی لەشی دادێ ومنكم من يتوفى ئینجا لەو تەمەنی پیریە هەندێک دەمرن ومن قبل يعني پێش ئەوەی بگەنە تەمەنێکی ئەرذەل العمر لە تەمەنی پیری یان لە تەمەنی جاعیری ئەو ئینسانە دەمری لۆیە مردن کات و ساتی نییە ولتبلغوا أجلا مسمى و هەندێکی شەیە حتا دەگەنە ئەو ئەجەلەی کە خوا دیاری کردووە ئالەو کاتەدا هەر کەسێک بە ئەجەلی خۆی دەمری ولعلكم تعقلون هەموو ئەوە لۆتان باز دەکەین بۆی ئینسان بیر بکاتەوە فکر بکاتەوە لە حاڵی خۆی لە چی خەلق بووی لۆی برا بە ڕێزەکەم مهمترین شت لۆ پارێزگاریکردنی ناوماڵەکەت زۆر مهمە ئینسان خۆی بناسی ئەو پیاوەی هاواردەکە لەسەر خێزانی ئەتو چی لەسەر منداڵەکەی ئەو دایک و باوکەی سۆزیان نییە بەرامبەر بەو منداڵەی یعنی بێڕەحمن هەر لە ڕۆژگاری ئەوڕۆ دایک و باوک دەستی لەسەر جەرجی خۆی واللهی سەبەبەکەی بێدینیە خوا نەناسیە خۆیان ناناسن خوای ناناسن بۆیە یعنی کارەساتی جەرگ بڕی وا دەبینی جەرگت ژان دەکە ئێمە دوورین لە دینی خوا ئێمە خۆمان نەناسیوە بۆیە ئەو ئینسانە پەراگەندە دەبن بۆیە کابرا منداڵەکەی زایع دەکاتن ئەگە بزانی لێپرسینەوە ڕۆژی قیامەت هەیە ئەگەر خوای بەحەق بناسی دەزانی بەرپرسە لەو ماڵ و منداڵەی وقیفوهم ئینەهم مەسئولون بۆیە خوشک و برا بەڕێزەکان
بۆی ماڵەکەت پارێزراو بی پیاوێک هەڵبژێرە خواناس بی هەتا حەقی توش ئەدا بکە برای خۆم ئەگە دەتەوێت ماڵەکەت پۆڵاییم بێ پارێزراو بێ ئەمین بی هیچ دبزەکی شەیتانی تێدا نێ ئافرەتێک هەڵبژێرە دینداری خواناسی ڕێک و پێک و چاک بی خۆی بناسی خوای کەشی بناسی سبحانه وتعالى ئەوەیە بەختەوەری ژیان دروست دەبی لە ناو خانەوادە و خێزانەکان لۆیە ئەوە زۆر مهمە ئێمە زۆر جار کاتێک کە خالیقمان ناناسین خوای گەورە ناناسین بەڕاستی هۆکارێکی زۆر زۆر گەورەیە لەوەی ئینسان مەغرور بی و ببێتە سەبەبی ئەوەی کە ئینسان شەیطان فێری لێ بکە لۆیە ئەها خوای گەورە کاتێکە ئەو نمونە دەینتەوە یەکێک لە کافرە هەرە گەورەکان لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم گاڵتەی دەکرد لە بەندیوارێک دانیشت بوو هەندێک هێزک و پڕوشی ڕزی بەدەستگرت بوو ئینجا دەیگۆ محەممەد وا گومان دەبا لە ڕۆژی قیامەت ئێمە لەو هێزک و پڕوسکە ڕزیەت زندی دەبینەوە خوای گەورە فەرمووی وضرب لنا مثلا ونسي خلقه ئەو ئینسانە نمونە لەو ئێمە دەینتەوە کە ئێمە دروستی ناکەینەوە و توانامان نییە لەسەوەی دوای ئەوەی هێزکەکەی ڕزی زندی بکەینەوە بەڵام ونسي خلقه خۆی لەبیر چووە نازانین ئەسلی بیدایەتی لە چی دروست بووە ونسي خلقه قال من يحيي العظام وهي رميم دەڵێ چێ ئەو ئێسکە ئەو هێزک و پرووسکە ڕزیە زندی دەکاتەوە چێ توانای ئەوەی هەیە ئاگەی لە قودرەت و توانای خوا نییە چکە خوای نەناسیە بۆیە قال من يحيي العظام وهي رميم قل يحييها الذي أنشأها أول مرة أي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی برێ ئەو خودای یەکەم جار خەڵقی کرد لەو دڵۆپە ئاوا قێزەونە خوای گەورە توانەدارە جارێشتر خەڵقی بکاتەوە لۆیە خوای گەورە کە باسی نمونەی کافرەکانمان لۆرکە دەفرمێ قوتیل الئینسان ما ئەکفەڕە ئەی ئەو ئینسانە بە لەعنەت بی ئەو ئینسانە بە کوشتن بچی ما ئەکفەڕە کوفرەکەی چەند عەجایبە من ئەی شەیئین خەلەقە دەبا بیر بکاتەوە لە چی دروست بووە من نطفة خلقه فقدره لە یەک دڵۆپە ئاو خوای گەورە تەقدیری کردیە کەم بۆ ماوەیەک ببینێتەوە ئینجا خەڵق بیبێتە دنیای من نطفة خلقه فقدره ثم السبيل يسره ئینجا ڕێگای هاتنە دەرەوە یان ڕێگای ئیمان و کوفرمان لۆ دیاری کرد کە گەیشتە تەمەنی گەورەی بەڵام ئەو خراپەی هەڵدەبژێری ڕێگا چاکەن هەر نابژێری ثم إذا شاء أنشره ثم إذا أماته فأقبره کاتێک کە دەمری دەیخەینە ناو ئەو گۆڕە بە قەدرای بەژنی خۆری بەسەردا هەڵدەدرێتەوە بەڵام بیر ناکاتەوە من ثم إذا شاء أنشره هەر کاتێک ئەو خودایی کە خەڵقی کرد بەبێ ویستی خۆی هەر کاتێک خوای گەورە ویستی لێبێ بە هەمان شێوە خەڵقی دەکاتەوە و دروستی دەکاتەوە لۆیە بەڕێزان بەڕاستی ئەگەر کەسی خۆی ناسی بزانی لە چی خەڵق بووە بزانی ئەو خالیقەی چەند عەظیمە بەو شێوەیە خەڵقی دەکاتەوە والله زەبر و زەنگ نانوێنیتن والله چەندی توانایی هەبیتن غەدر لە خەڵکی ناکە لۆیە یەکێک لە پیاوەکانی پێشوو زۆر متەکەبیر بوو دانیشت بوو چۆن مەجلیسە خەڵک لەبەری هەر نەسە گوتی لۆ لەبەرم هەر نەگوتی کاکە لۆ لەبەر دەستم ئەتوجۆ چی بنی زین چی پێگۆ گوتی إنما أنت أتكسيشي خرجت مرتين من مجرى البول دوو جاران لە کونی میس هاتێ دەرێ هەر ئەوەندەیە چی یعنی ئەمن ئەوەندە خۆت بە خۆت دەنازی لۆیە خوای گەورە لە قورئانی پیر لە ئاەتێشتر دەفەرمێ واضرب لهم مثل الحياة الدنيا ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نمونەک بینەوە نمونە ژیانی دنیای ئینسان قۆناغەکانی ژیانی دنیا کووە كما إن أنزلناه من السماء وەکو ئەو بارانەی کەوا دادەبەرێتە سەر ڕووی زەوی خاکەکان زندی دەکاتەوە وەکو ئەو تۆی ژن و پیاوە کە دەستە ناو ڕەحمی ئافرەتێک كما إن أنزلناه من السماء فاختلط به نبات الأرض لەو کاتەی ئاوەکە کە دەستە ناو ناخی زەوی تێکەڵ بێکتر دەگلەکە پێکاتەکانی زەوی ئینجا شت ڕووەک شین دەبیت مەردی ئەو بارانێک شت شین بکە لۆیە ئەو ئاوەی ژن و پیاو کە تێکەڵ بوون بێکتر ئەمشاجی نەبتەلی ئینجا منداڵ خەڵق دەبی كما نزلناه من السماء فاختلط به نبات الأرض فأصبح هشيما
دوای ئەوەی ئەو منداڵە دروست دەبێتە پیاوەکی گەورە جوان جاعل لەسەر شنگ و تااقەت کەسێکە بە پێی خۆی دەڕوە بە چای خۆی دەبینی دەڕوە یعنی چی بێ دەخواتەوە بەڵام ڕۆژێک دادێ فأصبح هەشیمەن وەکو ئەو جیایی کە شیم بوو بەهۆی ئەو بارانە دەبێتە قرش و پوش و پەلاش با ئەو سەری تەدرور ریاح با ئەو سەر و ئەو سەری پێکا والله حاڵی هەر یەکێک لە ئێمە مردنێکمان لە پێشە حتى ئەو چاوی کە ئەبلەق دەی بەدەست دایبینیەوە ئەنگوستلەکەی دەستت ئاوە لە دەستت دەکەنەوە سەعاتەکەی دەستت لەبەر دەکەنەوە عینەکەی چاوت پارەی بەرچک و جیرفانت هەرچی پشدێن و کورتەک و شەروار و بۆیمباغ و مەندیل و جەمەدانی سرت هەر هەمووی داد دەڕنن لە سەتاتە شۆرەکت دادەنێن زێڕ و زەبەنەکە خوشی بەڕێز کە پێت وەیە هەمووت لێ دادەڕنن كما خلقك الله كما خلقنا الله چۆن خوا خەڵقی کردین ئاوا دادەندرێ توانای هاوارەکرد نییە توانای قسەکرد نییە لەو کاتە لە بندەستی مردی شۆری تەدروه الرياح خەڵک هەرت دەگرن ئەو ناوەی هەشیتت ئەویشت دامینێ نانە کاکفرانی بینە نارێ خوشکە فرانی بین ئەدی تەنازەکەی بینن یا ربی خۆی عاقبەت خێرمان بکەی ڕەحم بە حاڵمان بکەی یا ربی خۆی ماڵەکانمان تۆکمە و پارێزراو لە دەهەموو نەفس و شەیتانێک آمين آمين والحمد لله رب العالمين